ئەمە سێهەمین فیستیڤاڵی هەنگوینە لە شاری سلێمانی لەژێر دروشمی هەنگوین خۆراک و چارەسەرە کە تێیدا 26 هەنگەوان بەشداریان تێدا کردووە و هەنگوین و بەرهەمە خۆماڵیەکانیان نمایش کردووە کە بڕیارە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. هەنگوینی قزلەرە ناوچەی شاخی پیرەمەگرون ئیتر هەنگوینەکەشمان بۆوە جیاکرێتەوە کە جیاوازە لە هەنگوینی تر بە تایبەتی ناوچە شاخەوەکانە اینجا هیچ جۆرە شەکرێ و مادیکی ناسروشتی نایێت. خەڵکێکی زۆر هات بۆ ئێرە قەرباڵغێکی زۆرمان لەسەر بوو هەنگوینێکی باشیش ڕۆی خەڵک هەتا ئێستا شکر بەخوای گەورە بڕوان بۆ ماوەکە هەنگوینی ساغماوە لە کوردستانە. ئەو هەنگوینی بناری قەندیلە قەرناقە و پشتاشانە هەنگوینەکە دەرەجەیەک هەنگوینە سوپاس بەخوای گەورە هەرزمان کردووە شتی دەرەجەیەکمانی ناوە بۆ ئەو پێشەنگایە. هەنگوینی کوردستان بە گشتی و پارێزگای سلێمانی بە تایبەتی لە باشترینی هەنگوینەکانن و لە فستیڤاڵە نێودەوڵەتی و ناوخۆییەکان بە باشترین هەنگوینەکان هەژمار کراون و ساڵانەش 7,000 تۆن هەنگوین بەرهەم دەهێنرێت. لە سنووری پارێزگای سلێمانی یەکێکە لەو ناوچانەی کە بە هەنگەوان و بە جۆری هەنگی باش بەناوبانگە نمونەشمان بۆەوە ساڵی پێرا لە ئیتالیا باشترین جۆر هەنگوینمان هەبووە پار ئەمانی پێشوو لە لوبنان یەکێک لە جوتیارەکان و هەنگەوانەکانی شار باشگەر یەکەم بوو لەسەر ئاستی هەموو ناوچەی عەرەبی یاخود وەتانی عەرەبی کە هەنگوینی ئێمە هەنگوینێکی ساغە و هەنگوینێکی تەندروستە و هەنگوینێک و بەرهەمی ناوچەکەمان بەرهەمێکی گرنگە. گرنگیدانی زیاتر بە بەرهەمی هەنگوین و بەرهەمە خۆماڵیەکان و هەنگەوانان و جوتیاران یەکێک بوون لە ئامانجە سەرەکیەکانی ڕێخستنی سێهەمین فستیڤاڵی هەنگوین لە شاری سلێمانی. بۆی بتوانین ئێمە ئەو هەنگەوانانەی کە بەرهەمی خۆیان هەیە لە نزیکەوە بیگەێنێ بە هاوڵاتیان ڕاستەخۆ خۆیان بکڕین بەرهەمەکانیان ساختکەنەوە بۆی چیتر هاوڵاتیان پەنا نەبن بۆ بەرهەمی دەرەکی و بەرهەمی ناوخۆمان بەکاربێ. لە هەرێمی کوردستان زیاتر لە 3,000 هەنگەوان هەیە لەگەڵ زیاتر لە 150,000 پورە هەنگ کە لە بناری قەندیلەوە دەست پێ دەکات هەتاوەکو شارە زور و شار باژێر. ڕێزان محەممەد، کورسانیوس، سلێمانی.